چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی حەڤدەهەم ئاگادار بە تۆ یەکێک بی لەوانە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێت لەیەتینە ئەقوام من ئومەتی بحەسەنات ئەمثالی جیبالی تیهامەتە یەجعەلوها الله هەباء منثورا. پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێت لە ئومەتی من ڕۆژی قیامەت هەندێک کەس دەینن، ئەو کەسانە هەندی چیای تیهامە چاکە و حەسەنات و کاری باشەیان ئەنجام داوە، واتە چاکە و خێریان گەلێک زۆرە، بەڵام خوای پەروەردیگار ئەو چاکانەیان هەمووی بەبادا دەبات، هیچیان بۆ نامێنێتەوە. سەحابە پرسیاریان کرد: ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، من هم یا رسول الله؟ ئەی پێغەمبەری خوا چێن ئەوانە ئەوەندە چاکە و عەمەلی باشیان زۆر بێ بەڵام هەموو کارەکانیان بەبا بڕوات؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی: ئەما ئینەهم مثلکم یصلون کەما تصلون. بەڵام ئەوان وەکو ئێوە نوێژ دەکەن، چۆن ئێوە نوێژ دەکەن ئەوانیش ئاوا نوێژ دەکەن. وەیەصومون کەما تەصومون. ئەوانیش وەکو ئێوە بە ڕۆژی دەبن، ڕۆژیەکانی ئێوە چۆنە هی ئەوانیش ئاوایە. تەنانەت وەلەهم من اللەیل مثل ما لەکم. ئێوە چۆن شەو نوێژ دەکەن ئەوانیش ئاوا شەو نوێژیان هەیە، بەڵام یەک صیفەتیان لە ئێوە جیایە. صیفەتی ئەوانە وەلاکینەهم ئیذا خەلەو بمەحارم الله انتهەکوها. ئەم صیفەتە ئەوان لە ئێوە جیا دەکاتەوە، ئەوان هەر کاتێک کە تەنیا بوون، کە کەس ئاگای لێ نەبوون، ئەو ساتە کاتێک کە گەیشتن بە گوناه و تاوان گوناه ئەنجام دەدەن. واتە ئەگەر گەنجێک بیت لە شارێک بیت غەیری شارەکەی خۆی کە کەس نەیناسیتن، ئەگەر لە وڵاتێک بیت لە غەیری وڵاتەکەی خۆی کاتێک کە کەس ناناسیتن، گوناه و تاوان ئەنجام دەدات. دەڵێ خۆ کەس ئاگای لێ نیم، ئیتر بە کەیفی خۆی دەچیتن گوناه و مەعسیەت ئەنجام دەدات. ئەگەر کەس ئاگای لێ نەبوو لە ماڵەکەی خۆیدا، داک و باب ئاگایان لێ نەبوو گوناه و مەعسیەت ئەنجام دەداتن. ئەها ئەو صیفەتە ئەو لە ئێوە جیا دەکاتەوە. بەڵێ هەر کاتێک تەنیا بوون، خەڵکی ناسیا و ئاگای لێ نەبوون، ئەوان گوناه و تاوان ئەنجام دەدەن. کاتێک کە تەنیایە و موبایلەکەی پێیە، کە کەس ئاگای لێ نییە، تەماشەی شتی خراپ دەکاتن. بەڵام کە کاتێک خەڵک ئاگای لێیە، پیاوێکی زۆر باشە. ئەمە ئەگەر کوڕە، ئەگەر کچە، کاتێک کە دەرگاکان لەسەری داخراون، کە کەس و کار و خزم و کەس ئاگایان لێ نییە، بیر لە تەماشاکردنی خوا ناکاتەوە، بیر لەوە ناکاتەوە کە خوای گەورە ئاگادارە. بەڵێ ئالەو ساتانەدا تووشی گوناه و تاوان دەبن، دەست بە گوناه و تاوان دەکەن، یعنی گوێ بەوە نادەن کەوا خوای پەروەردیگار ئاگاداری کارەکانیانە. بۆیە خوشتی ئازیزم، برای ڕێزدارم، هەر کاتێک تەنیا بووی، هەر کاتێک لە شوێنێک، لە وڵاتێک، لە شارێک، تەنانەت لە ژوورەکەی خۆتدا ئەگەر تەنیا بووی، کەس ئاگای لێ نەبووی، شەیطان هات و ویستی گوناه و مەعسیەتت پێ ئەنجام بدات، بیر لەوە بکەوە کە خوای پەروەردگار ئاگادارە، بیر لە کامیڕەی ئیلاهی بکەوە کە هەموو کارەکانت وێنا و تەسویر دەکات.